بەشێک لە وڵاتان بەڕێوەچوو تێدا وەفدێکی باڵای مەکتەبی سیاسی و سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بەشداریان کرد. هاوکات وەزیری شەیدان بەڵێنیدا بە زووترین کات نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی چەکی چیمیایی بخەنەکار و بریندارانیش ڕەوانەی دەرەوە بکەن. شوناسی تایبەتیش بەخشرایەت تاقانەکانی هەڵەبجە. 29مین ساڵیادی کیمیابارانی هەڵەبجە بە بەشداری نوێنەری لایەنە سیاسی و حکوومیەکان و کەسوکاری قوربانیانی کیمیاباران و خەڵکی هەڵەبجە و ناوچەکە بەڕێوەچوو. هاوکات نوێنەری کونسوڵی بەشێک لە وڵاتان و ئەندامانی پەرلەمانی کوردستان بەشداری یادەکەیان کرد. لە مەراسیمەکەدا وەزیری شەیدان و ئەنفەلکراوانیێرێن بەڵێنیدا بە زووترین کات نەخۆشخانەی چارەسەرکردنی بەرکەوتوانی چەکی کیمیایی بخەنەکار و بریندارانیش ڕەوانەی دەرەوە بکەن بۆ وەرگرتنی چارەسەر. بەڵێن ئێوانە دێنەکە و نەخۆشخانە بخەینە گەڕ لەگەڵ وەزای تەندروستی و هەوڵ بدەین لەگەڵ کۆماری ئیسلامیێران گرێبەستکەین لەگەڵ وەزارەتی تەندروستی ئەوان بۆی نەخۆشمان پسپۆر و دکتۆرمان بۆ بنێرن لێرە مەعالەجەیان بکەن و ئەگەر بشگونجێ وەزای تەندروستی بیانی لە دەرەوەوانەی پێویست و داواشمان کرد. لە سەروبەندی مەراسیمەکەدا دوو ڕووفاتی کیمیابارانەکەی هەڵەبجە لە یادەکە دانران و تاجە گوڵینەی ڕێزلێنانیان لەسەر دانرا. لە بڕگەیەکی دیکەی مەراسیمەکەدا تاقانەکانی هەڵەبجە کە تەواوی کەسوکاریان شەید بوون و تەنها خۆیان ماونەتەوە شوناسی تایبەتیان پێبەخشرا. لە ڕۆژی 11 سیا ئێمە بەیاننامەیەکمان پێشکەش بە بەرپرسانی ئەم هەرێمە کرد لەگەڵ دڵسۆزان و لەگەڵ ئەو کەسانەی کە خۆیان بە خۆشەویستی ئەم تاقانانە ئەزانن. ئەو بەیاننامەی کە پێشکەشمان کردوون ئەو داواکاریەکەتیایەتی بۆمان بکەن بە واقع و بۆمان جێبەجێ بکەن ئێمە سپاسیانەکەین. لەوە زیاتر ئیتر هیچی ترمان نییە. ئێمە چەند عایلێکی شەیدمان هەیە تاقانە بۆ کابرا عەمری خۆی کردو ئێستا هاوکاری خانەوادەکەی ناکرێت. بەڕاستی ئەمە کێشەیە بۆ خانەوادەکەی کێشەیە. ئەمە یەک دووەم ئێمە ئەمانەیە بەڕاستی مناڵمانەیە ئەمانەیە مناڵەکانمان خزمەت بکرێت بۆ نمونە بۆ دامەزراندن بۆ مەکتەبەکان. من خۆ مناڵم لە پەیمانگایە ساڵانە بە پارە ئەخوێنێت. حکوومەت هیچی بۆ نەکردو خۆم لەسەر حسابی خۆم ئەخوێنێت. لە 16 ساڵی 1980 فڕۆکەکانی ڕژەمی بەعەس کیمیابارانی هەڵەبجەیان کردو. 5,000 کەس شەید بوون و هەزاران خێزانی ژاوارە بوون. هەڵەبجە بووە تا سمبول و نازنامەی گەلی کورد. هەمیشە خەڵکەکەی داوا لە حکوومەت یاریمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان دەکات. ئاوردانەوە و پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان لە چاو قوربانیەکانی نییە. داواش دەکەن یادی کیمیابارانەکەی هەڵەبجە نەقۆزنەوە بۆ بەڵێنی بێدروشم و لە ئێستادا کە هەڵەبجە پارێزگایەکی تازەیە تەنها پێویستی بە ئاوەدانی و پێشکەوتن هەیە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.